ئەم ڕێگایە ماوەی ساڵانێکی زۆر ڕێگای سەرەکی نێوان دوو پارێزگای گرنگی هەرێمی کوردستان بوو. هەرێک لە پارێزگاکانی هەولێر و دۆکی بەیەکەوە دەبەستەوە و لە نێویشیاندا پارێزگای مووسڵ. بەڵام لەگەڵ تەواوبوونی ڕێگای گۆپاڵ ئەم ڕێگایە بە تەواوەتی لە ڕووی خزمەتگوزاریەوە بێناس کەوت و زۆرێک لە هاوڵاتیانی ئەم سنوورە بەدەست خراپی ڕێگاکەوە دەناڵێنن. زادە و ڕێگەوبانیمە لە هەولێر لە مووسڵ هەتا بری خراپە تاسە و قورتی ئێزگار زۆر زۆری لێیە، یعنی ناکرێ مەسەن ئەوە چەند ساڵ ئەوهایە با هەتاکەنج حکوومەت لازمە خەمەکی بە تەواوی لێ بخوا. خەڵک زۆر تووشی عادیسە بووە، تووشی گیان لە دەستدان بووە. کەکەلچی سینمایە چکە بەڕاستی ڕێیەکە ڕێی جێی فەقیرانە، هاچی فەقیر لێس ئەو ڕێیە قەنعات کە ئێستا جێی مەسوول و کار بەدەستەچی لەو ڕێ بەخوای ڕێ ئەوانە دەب ڕێیەکە زۆر زۆر ناخۆش بووە، یعنی بەچە قۆچی لێ بدەن ڕاز بکەن گەقیرش نەکەنەوە تا ئەو تاسە نامینێتن. سیارە بنی لە عاردی دەدان ئێستا دێم کە ڕاوەستە دەمەشکە کچۆکەشکە 20 سیارە لە عاردی دەدا تا هێواری زۆر زارێ غڕڕی دەکەوە لە بنەوە نیە ئەو تەکەری پشتەوە لە عاردی ئەو دەدا. ڕێگاکە لە پارێزگای هەولێرەوە تاوەکو سنتەری قەزای خەبات و دواتریش لەوێوە بۆ قەزای بەردەڕاش بە تەواوی وێران بووە و پڕیەتی لە چاڵ و چۆڵ. وەستایەکی چاکردنەوەی ئۆتۆمبیلیش دەڵێت ماوەیەکی زۆرە لەم ڕێگایە کار دەکەم، ڕۆژ نیە ژمارەیەک هاوڵاتی پەیوەندیم پێوە نەکەن بەهۆی تێکچوونی ئۆتۆمبیلەکانیان و مانەوەیان لەسەر ڕێگاکان. ji pişkanî ke qircaley ew cehde xirab e heta lay berdereş û rojê jî hegerin neytî 4 tombêlî 5 tombêlî tên gel min tekerî teqî çûpî teqî cehde tombêlî biçûk nazanê lê didî lastîkî di teqî yek carî lê derî gelek man dimînin mehtel şev dimînin mehtel bû melmeketê me erzê me ye xêr me ye û em mirîne. ماوەی نێوان پارێزگای هەولێر بۆ خەبات و قەزای بەردەڕاش 80 کیلۆمەتر دەبێت و ماوەی چەند ساڵێکیشە هاوڵاتیان ئەم سنوورە بەدەست خراپی ڕێگەوبانەکانیان دەناڵێنن. چەندین جاریش لایانی پەیوەندیدار بەڵێنی چاکردنەوەی ڕێگاکەی بە هاوڵاتیانی ئەم سنوورە داوە، بەڵام تاوەکو ئێستا بەڵێنەکان بێکردار ماونەتەوە و ڕێگا پڕچاڵەکان بە خۆیان ماون. گەیلان سابیر، کەناڵی پەیام، قەزای خەبات.